لەگەڵ نزیکبوونەوەی کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان جموجۆڵی هاوڵاتیان لە بازاڕی ڕانیەدا با شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و هەمووان خۆیان بۆ مەڕاسیمە ئاینی و کۆمەڵایەتیەکانی جەژن ئامادە دەکەن و شیرینی و پێداویستیەکانی جەژن دەکڕن. دوای مانگێک لە خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە نوێژ و تاعات و عیبادەت و بەرەو جەژنی ڕەمەزانی پیرۆز دەڕۆین. هیوادارین ئەم جێژنە ببێتە مای خێر و خۆشی و کۆتایی هاتنی سەرجەم قەیرانەکان لە سنوورەکە و لە ناوچەکەمان. جێژن بەس دوو جێژن هەیە، جێژنی قوربان و جێژنی دڵخۆشین زۆر. هیوادارین ئەو ئاڵۆزیانی کە هەشن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەبیعی ئەو شەڕ و جەنگی کە هەیە لەگەڵ وڵاتی ئێران ئەوانیش کۆتاییان پێ ببەوەی خێر و خۆشی لەگەڵ خۆبینی ئینشاءڵڵا. خۆی هاتنی مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆز و مبارەکە بەرەکەتی ڕەحمانە. بەهاترین جەژنەکەشی ماندووبوونێک بۆ ئیسراحەتبوونێکی موسڵمانانە جەژنی پیرۆزی ڕەمەزان ئینشاءڵڵا پیرۆز و مبارەک بێ لە موسڵمانان. مامۆستایەکی ئاینی دەڵێت مسلمانان جەژن دەگێڕن بەهۆی سەرکەوتنیان بەسەر نەفس و شەیتاندا و پێویستە مسلمانان جەژن بکەن بە دەرفەتێک بۆ ئاشتەوایی و بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و بەجێگەیاندنی سیلەی ڕەحم. جەژن لە دوای ڕوکنێکی ئیسلام دێک کە ڕۆژووە، ئەوەیە کە مسلمان بەسەر نەفس و شەیتاندا زاڵ بووە، خوای یارمەتی تۆفیقی داوەر جەژنی ڕەمەزان یەک ڕۆژە. جەژن دەگێڕێ بەوەی کە خوای گەورە هیمەت لێەوە، بەڵام وەکو شتێکی عامیش هەر مای خۆشی و هاوکاری و سەردان و برایەتی و لێکبردن و گەردن ئازاییە بۆ هەموو کەس. دوای مانگێک لە نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەت و خۆگرتن لە خواردن و خواردنەوە مسلمانان دڵخۆشن بە هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز. هیواخوازن ئەم جەژنە ببێتە هۆی ئارامی و خۆشگوزەرانی و بۆ مسلمانانی جیهان و کوردستان بە تایبەتی. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.